بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وبارك على أشرف خلقه محمد وعلى آله وأصحابه وأمته أجمعين. اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي، اللهم آمين. برياني خوشي، السلام عليكم ورحمة الله وبركاته. يا كانم لذاتي الله أما الله بالخير وبركة ورحمة كات مالكاك سلاليان دائما خواي جي ذكري خوا وعبادة وطاعة بي دايم مسلمانان لمالك يا بربان وخوان بكنوا إن شاء الله مالي بيت كذريتك طيبة ونويك طيبة بيبقينتو إن شاء الله لدواي خوي بجي بيله. إما لما رمضاني بيروثيا ئەوەی کە مێ وەکو یادێک وەکو شتێک کە لە بیرتان بێت، خوای تەبارەک وەتەعالا هەندێک موناسەبە و هەندێک کاتی تایبەتی داناوە کە دەرگاکانی ڕەحمەتی خۆی تیاکات. نەفەحاتی ڕەب العالەمین بە لێشاودا ئەبارێ بەسەر عەبدەکانە. دەرگاکانە کرێتەوە بۆ قبوڵبوونی دوعا. پەروەردگار لە عەبدەکان نزیکە بێتەوە. لە فەرمودەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم دایک و باوکم قوربان بێ کۆمەڵێ ئاماژەی پێداوین، کۆمەڵیش کاتی بۆ دیاری کردوینەڵێ ئەو کاتانە لە دەست مەدەن. بۆ خوای گەورە هەرچی دوعایە بکەیت ئاگای لێ و بەشی خۆی جواب بدایەتەوە بە پێی نیەتە پاکەکەی خۆت. بەڵام هەنگێک کاتێ دەرگا کراوەتەوە، دوعای تیا ڕەت ناکرێتەوە، ڕەحمەتی بە لێشاو تیا ئەبارێ، فرسەتی عافواتە، وەکو چۆن هەنگێک فرسەتی عافواتە. تەشبیه نەبێ وەلیلله المەثل الأعلى. هەندێ پاشا هەیە، هەندێ مەلیک هەیە، هەندێ دەسەڵاتدار هەیە، هەندێ کاتی داناوە ها زیاتر لەگەڵ میلەتەکەی شتیان لێ قبوڵەکات و داواکاریەکانیان بۆ جێبەجێکات و پێداویستەکانیاتی لە مناسەبەتێکی خۆشایە بۆ نەیەکایە چیایە. دا پەروەردگار تەشبیه نەبێ وتمان وەلیلله المەثل الأعلى. پاشای هەموو پاشاکان، گەورەی هەموو گەورەکان، کەس ناتوانێت زۆر لە خوا بکە، کەس ناتوانێت هیچ بەسەر پەروەردگارە فەرزکە. بەس خۆی بۆ خۆی هەنگێشتی کرۆ بە حەق بۆ سەر خۆیەوە، هەنگێشتی داوە بکرێتی بە حەق کە بیکات لەگەڵ عەبدەکانی خۆیە. بۆ ئێمەش فرسەتە بزانین بە دوای ئەم کاتی ڕەحمەتانەیە بگەڕین، بیان دۆزینەوە بیان ناسین، بۆ ئەوەی لەو کاتانەیە زیاتر خۆمان بەرینە پێشەوە لە پەروەردگار. کابرا فرسەت دێنێ مناسەبەتێک گێتە پێشەوە، ئەوێ خۆی لە پاشا نزیکاتەوە، کاکە با بیناسێ، با بڕۆمە پێشەوە تا لە پاشا نزیکتر بیتەوە، ئاواتێتی کاروبارەکانی باشتر جێبەجێ بێ، ناسراوتر ئەبێت. ئێمە ژەمانەی لە پاشای پاشاکان، لە گەورەی هەموو گەورەکان، لە خواوەندی تاکوتەنیا خوای هەموو عەبدەکان لەمانوێت لێ نزیبینەوە، زانین کەی پێخۆشە. یعنی کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد، نزیکترین کاتی عەبد لە پەروەردگاری و لە کاتی سوجدەکەیە. نزیکترین کات لە پەروەردگار تۆ کاتی سوجدەیە. هەموو کاتێک هەیە، هەموو کاتێک تۆ توانی سوجدەی بۆ پەروەردگار بنی، بەم ڕۆژگارە سوجدەی بۆ بین. ئیستیغلالی کاتی سوجدەکان بکەن. بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم فێرمانەکاڵێن لە سوجدەیە دوعا بکەن. فقمین أن يستجاب لكم. لە هەموو کات گونجاوترە کە خوای گەورە شیاوترە کە پەروەردگار دوعاکە قبوڵ بکات. سوجدە پاڕانەوەی تیا بکەن، پێداویستەکانی خۆتانی بەخوا تیا بڵێن لە کاتی سوجدەیە. بۆ چونکە هیچ کاتێک بەقەی کاتی سوجدە عەبد لە خواوە نزیک نییە. تەنانەت دەوانی کە زۆر سوجدە بن، جاری وا هەیە فێر بوون، یعنی بە سەعات لە سوجدەیە سەربەرز ناکات. یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەنمونەیە دەڵێ یەکی لەوانەی کە خوای گەورە تەعەجوبی لێکات بە شێوەیەکی وەکو عەجیب بە مەلایکەتەکان سەیری ئەو عەبدە بکەن، لە سوجدەیە خەوی لێکەوتووە. ئەگەر سەری لە سوجدەکەیان ماوەتەوە خەوی لێکەوتووە، لە سەیری ئەو عەبدە بناکەن، لاشەی لەسەر ئەرزە و ڕۆحەکەی لە لای منە. ڕۆحەکەی لەکوێیە؟ لە لای منە. ئەو ڕادەیە ڕۆحیانەتی ئەم کەسە لە پەروەردگارەوە نزیکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمانە فەرمێ دەڵێ یەکێ لە باشترین کاتەکان بۆ
گیرابوونی دوعاکە دەرگای ئاسمانی تیاتێت و دوای بانگەکانە دوای بانگ لە کیف خۆتان مەدەن هەموو دوای بانگێ دوای ئەوەی کە دوعا بۆ رسول الله صلى الله عليه وسلم دعاء اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آتي محمدا صلى الله عليه وسلم الوسيلة والفضيلة وابعثه مقاما محمودا الذي وعدته كم دعاء وكرد بدوای دوعایکیش بخۆ بکە کاکە دوعایکی باش هەڵگرە بۆ دوای بانگەکانە پێداویستی چیت هەیە سێر بە دوای هەموو بانگی دوعای بۆ خۆت بکە دوعای عافیە لە شفاغی ڕسق ئیمان عاقبەت خێری لێخۆشبوون ڕەحمەتی خوا ئەو لا ساڵح بوون چی ضروری کاکە دوعاکە بکە لە دوای بانگە دوای بانگ باشترین کاتە بۆ دوعا گیرابوون ئەو کاتە لە کیف خۆتان مەدەن یەکێک لە کاتەکانی تر کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆمان باس دەکات و بۆمان هی نەکات کە زۆر تاکیدی لە سەحابەکان کردوێتەوە ئەم کاتە بە خۆڕایی بەضایع مەدەن سێیەکی ئەخیری شەوە فەرمێن لە هەموو سێیەکێکی ئەخیری شەوە شەو چەند سەعاتە 12 بیکە بە 3 بە شەو 4 سەعاتی ئەخیری 9 سەعاتە بیکە بە 3 بە شەو 3 سەعاتی ئەخیری ئیلا پەروەردگارتان دابەزێتە ئاسمانی دنیا ينزل ربكم كل ليلة في الثلث الأخير من الليل إلى السماء الدنيا پەروەردگارتان لە هەموو سێیەکی شەوێکە دابەزێتە ئاسمانیە دابەزینێک کە لایقە بە ذاتی خۆی خۆی زانێت چ دابەزینێک و چۆنە شتێک کە لایقە بە ذاتی هاوار لە عەبدەکانیەکە چ عەبدێکم داوای لێبوردنەکە با لێی ببورم کێ داوای لێخۆشبوونەکە لێی خۆش بم کێ داواکاریکی کێشەیەکی مشکلەیەکی هەیە شتێکی پێویستە داواکە و بی دەبێ با سوئالی من کا لێم پاڕێتەوە بی دەمێ پێی ببەخشم خۆی پەروەردگار داوا لە عەبدەکانیەکە ئەدەوێت بینی خۆت و پەروەردگار خەڵک هەموو خەوتووە نوێژی ئەو کاتە لە هەموو نوێژێک گەورەترە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دوای نوێژە فەرزەکان هیچ نوێژە بەقەی شەو نوێژ گەورە نییە چونکە خەڵک هەموو خەوتووە تۆ خالیفەن بۆ خوایت ئەفڵەن مهمترینشت کە نیفاق نەهێڵێت ئەو عیبادەتە تەنهان و پەنهانەکانە کە کەس ئاگای لێ نییە تۆ خێزانی خۆش و ماڵ و منداڵیشی خەوت و ئاگای لێ نییە هەستایی بەبێ دەنگ سەرمایە گەرمایە چێکە دەستنوێژێکە شتۆ لە سوچێکە دانیشتووی سەری لە سوجدەیە لە خوا پارت و جارە سەری لە سوجدەیە بێ و لە سێیەکی ئەخیری شەوی شابی و بە دڵیشەوە بە کوڵ لە خوا پاڕیتەوە وەڵڵای خوای گەورە باشترین کاتێک پێ ببەخشێ کاکە تاقیکەنەوە ئەم خەڵکە هەتاکو و خەڵک وەفتا بێ داوا لە خوا ناکە ئەگەریتر کەس نەما و مشکلەکەی حەل نەبوو کەس نەیتوانی بە فریایکە ئینجا بەخوایتر مەگە خوای گەورە خۆی یعنی ئاخر کەس لەلای خوایە کاکە یەکەم جار پەنابەرە بۆ ئەڵڵا بۆ هەموو کارەکانێ بۆ هەموو پێداویستەکانێ لە گەورە بچووکە بچوو بۆ لای خوا داوا لەو کەزانە هەموو شتێکە دەیاتیاندا سەحابەی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم داوای بەسیترین شتی ناوماڵی خۆیان هەر لە پەروەردگار کردووە پێداویستی ژیانی ڕۆژانیان هەر لە پەروەردگار کردووە بەعەکسی هەموو دەوڵەمەندەکان و هەبووەکانی دنیاوە هەرچی مەخلووقێکی لەسەر ئەرزە هەتا داوای لێکی ڕقی لێ دەبێت داوا لە هەچ کەسێ بکەی ڕقی لێ دەبێت دەفەرموو تۆ داوای شت لە مولۆ بکە هەتا دیازاتر داوا لە خێزانی خۆت لە ئەولای خۆت داوایکی لە خۆت و پێی ناخۆشی ئەڵێ زعاف بوو ئەوەندە داوای شتەکە کەچی پەروەردگارمان بەعەکسەوە هەتا داوای لێ بکەیت تۆی خۆشەوێت هەتا داوای لێ بکەیت و دوعا بکەیت و بپاڕیتەوە زیاتر لە خۆی نزیکاتەوە خۆشیەوی فرسەتە کاکی برا لەو کاتانەیە سێیەکی ئەخیری شەو سەری لە سوجدەیە چی تێ پێداویستی لە خوا پاڕە اینجا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە ڕۆژی جومعەیە سەعاتێکی تایە هەر عەبدێکی ئیماندار هەرچی لە ئەڵڵا داواکە ئینشەڵڵا خوای دانی هەرچی داوایەکی تیا بکەی پەروەردگار بۆ ڕەنگ ناکات و ساتێکی تایە سەعاتێک دا سەعاتە مەبەستی پێ سەعاتی 6 دقەیە یا ساتێکە مەبەستی هەر کامێکیان بێ ساتە وەختێکی تایە بەس دیاریشی نەکردو بۆی بزانی خۆت بە دوایە بگەڕیت هەوڵی بۆ بدەی کاک کاکە مەزانی یانی چی یانی تۆ ئەیوارە گەبزانی سەعاتێکی تیا لە ڕۆژی جومعە خەریکی کاسپێکی ئەڵێ لەو سەعاتەیە گەر لەو شوێنەیە بم دەفتەرێکم دەسەکەوێت بەخوا دەقەی بەزایع نادی هەر بڵی دەفتەرێکی دنیا پارە دەفتەرە دۆلارم دەسەکەوێت دەقەیەکی بەزایع نادی نەوەکو لەو دەقەیە من ئاگادار نەبوو دەفتەرەکەم دەکەیت کاک ئەڵێ هەرچی داواکەی خوادا دە تالیبی بە بگەڕە بە دوایە عالمەکانی زۆر قسەیان لەسەری کرد و کاتەکەی کێیە بەڵام بۆکو حەدیث لەسەری نییە دیاری نەکراوە هەنگێکیان پیان وایە بینی بانگی بینی ئەفو وتاری یەکەم وتاری دۆمە لە کاتی وتاردانی ڕۆژی جومعەیە ئەو فەتەی کە ها ئیمامەکە تیادار شێ بینی وتاری یەکەم و بینی وتاری دۆم هەنگێک ئەڵێن و کاتەیە
زۆریشان ئەڵێن سەعاتی ئەخیری ڕۆژی جومعەیە، سەعاتەکەی ئەخیری ڕۆژی جومعەیە، هەش دوعایەکی تیا بکەی تیا قبوڵ. مهم وەیە کاکی برە تۆ ئیستیغلالی ئەو ڕۆژە بکە، ئەو ڕۆژە لەبیر نەچێ، فرسەتێکە کاکە تایە. یەکێکتر لەو کاتانی کە دەرگاکانی ڕەحمەتی تیاکرێتەوە، خوای گەورە هیچ کاتێ بەقی ئەم کاتە عیبادەتی لا خۆشەویست نییە، بەقی ئەم چەند ڕۆژە نۆمینەی حاجیانە. پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر تاکیدی کردوتەوە، ئەفەرمێ عیبادەت لە هیچ ڕۆژانێکی ساڵە بەقی ئەو نۆ ڕۆژە پەروەردگار حەزی بە عیبادەت نییە و لە خوا نزیک نابیتەوە. باشترین کاتیش لە هەموو ساڵە بۆ دوعاکردن و پاڕانەوە لەخوا باشترین کات ڕۆژی عەرفەکەیەتی کە نۆی زیلحەجەیە. لە نۆی زیلحەجەیە، لە نۆی مانگە باشترین کاتە بۆ دوعا و پاڕانەوە. ئەفەرمێ پەروەردگار بەڕادەیەک نزیکە بێتەوە لە خەڵکی عەرەفە، لە کێوی عەرەفە، کەڵێم عەبدانە بۆچی کۆبوونەتەوە، بۆ کۆبوونەتەوە داوا لە منەکەن، پەنا بە منەگرن لە عەزابی جەهەنەم، داوای باشتم لێەکەن، داواکاریەکانیان هیچ کاتی ئەمەگە پەروەردگار لە عەبدەکانیەوە نزیک نییە وەکو ڕۆژی عەرەفە. و هیچ کاتێکیش بەخێر ڕۆژی عەرەفە خوای گەورە لە عەبدی خۆی خۆش نابێ و گەردەی عەبدەکان لە ئاگر ئازار ناکە و داواکاریەکانیشیان جێبەجێ ناکە. جا ئەوەی لە عەرەفەیە یاخود ئەوەی لە شوێنێکی ترە. ئەو ڕۆژە ڕۆژی دوعایە، لەبیرتان بێ ڕۆژی دابارینی ڕەحمەتی خوایە. هەژ ڕۆژەکەی پێش ئەوەش بە شەوەکانیشیەوە، 10 شەو و 9 ڕۆژە باشترین کات بۆ پاڕانەوە بۆ دوعا ئەو ماوەیە، بۆ عیبادەت ئەو ماوەیە. ڕۆژی نۆیەمەکەشیان کە عەرەفەیە باشترین کاتە بۆ ئەوی داواکاریەکانێ بە پەروەردگار بگەین. بیگێنن کاکە ئەو ڕۆژانە بەکاربێنە بۆ دوعاکردن، بۆ پاڕانەوە، داوای لێبوردن لە خواکە، مناڵت نەخۆشە، مشکیلت هەیە، کێشت هەیە، ڕستت گیراوە، بەڵام موسیبەتێ بەسەرەوەیە، لە کەسێکە ترسی، چیت هەیە لەگەڵ خوای خۆتە. لەم کاتانی کە پێ دەڵم ئاوە دەرگاکانی ڕەحمەتی تیاکرێتەوە، لەم کاتانەیە کاکی برا ئیستیغلالی کاتەکە بکەن. یەکێکی تریش لەوانەی لەو کاتانی کە ئیتر ئەگە بڵێن لە هەر هەمویان گرنگتر و مهمترە کە بە بەڕاستی تایبەتە، خوای گەورە سوورەتێکی لە قورئانە بەناوە ناوناوە، شەوی لەیلەتول قەدر. ئەسڵ ڕەمەزان خۆی هەموو ڕەحمەت، هەمووی مانگی دوعایە، هەمووی مانگی پاڕانەوەیە، هەمووی مانگی نزیکبوونەوەی پەروەردگارە. بەڵام لە هەر هەمووی گرنگتر شەوێکی تیا پێوتێ لەیلەتول قەدر. 3 جار لەسەر یەک ئەو کەلیمەی دووبارە کردوتەوە پەروەردگار، ئینا ئەنزەلناه فی لەیلەتل قەدر. ئێمە لە شەوی لەیلەتول قەدر دامان بەزا، شەوی دابەزینی قورئانە. وما ئەدراکە ما لەیلەتول قەدر، تۆ چوزانی لەیلەتول قەدر چییە؟ تۆ چوزانی چەند گەورەیە؟ لەیلەتول قەدری خەیر من ئەلف شهر. لەیلەتول قەدر لە 1000 دانە مانگ خێرترە، کە زیاتر لە 80 دانە ساڵەکە، 80 دانە ساڵ. ئەفەرمێ لەوە خێرترە، لەوە زیاتر. جا چەند زیاتر خۆی زانێ. لە 1000 دانە مانگ خێرترە یەک شەو. کاکە بەزایعی مەدە. ئەم خێر و بەرەکەتە، ئەم ڕەحمەتە، فرسەتە فرسەت. ئەفەرمێ تەنەزەل المەلائکەة والروح فيها بإذن ربهم من كل أمر. پۆلی مەلائکەتەکان دابەزێتە خوارەوە، جبریل عەلەیهی سەلام دابەزێت، مەلائکەتەکان پۆل دابەزنە خوارەوە، هەمووی فەرمانی پەروەردگاریان پێیە. ئەم هەموو عەبدە خەریکی نوێژە لە مزگەوتەکانە، لە ماڵی خۆیان لە سوچەکە دانیشتووە ئەپارێتەوە دوعاکە. هیچ کاتێ ڕەحمەت بەقێ ئەو شەوە نابارێت، هیچ کاتێ عیبادەت بەقێ ئەو شەوە گیرا و گەورە نییە لە لای پەروەردگار. گوناحە بەزایعی بێت. جا بۆ دیاریشی نەکردو بالفعل کام شەویانە، هەرچەندە زۆربەی زۆریان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە شەو تاکەکانایە، لە شەو تاکەکانە بۆی بگەڕێن. لە شەو تاکەکانی شاوی کە سەحابەکان زیاتر ئەبوو سەعیدی خوودری ڕەضا و ڕەحمەتی خوا لێ هەر سفێنگە خواڵە سفێنگ لەسەرەوە خۆم کە شەوی 27 لە شەوی 27 لە 180 بۆ نەوەی هەموو ئومەت تەقریبەن ئیتفاقیان هەیە کە لە شەوی 27 بێت. بەڵام کاکی برا جاری وایە بینینی مانگی ڕەمەزانەکە خۆی بۆ خۆی غەڵەتی تیاکرێت. فەرموو ئەم ساڵ سعود و ئیمارات و قەتەر و عێراق و ئەمانە کردیان بە ڕەمەزان، ئەردەن نەیکرد، تورکیان نەیکرد، هەنگێ لە فەلەک ناسکیان و دنیا هەسێ مانگ نابینێ. ئەم ئێوارەی کەوتویانە مانگ بیداوە بە هیچ شوێ بەپێی فەلەک ناسی نابینێ. کاتە احتیمالێکێ شەوەکەی دواتر بێ، لەبەرەوە کاکە 27ەکە و 28ەکەش مەفۆتێنە، یا جاری وایە شەوەکەی پێشتری. ئەم شەوانە پێکەوە بۆ ئەوەی ئەو خێرن لە کیز نەچێت. نەک تۆ هەرەوەی کە بڵێ ئەم شەوتویانە تازە 27 تا وابزانی ئەوەندەیە. نۆگو کەوێتە شەوەکەی دواتری. لە کیس خۆتی مەدە. دانیشە بۆی بەو شەوە بە قسەی هیچ و پوچ و بە مۆبایل و بە تەلەڤیزیۆن و بە تەلەفۆن و تەلەفۆنکاری و بە کات بەسەربردن و قسەی ئەملاولا بەسەر مەبە بە قوربان. تۆ هەرچی بکەی لەم شەوەیە بە 1000 مانگە چێت، بە 80 ساڵە چێت،
دا ئەو شەوە کە تۆ عیبادەتی تیا بکەی تەرتیباتێ بۆ خۆت بکە چەندی قورئان تیا بخوێنم چەند تەسبیح لا إله إلا الله سبحان الله وبحمده سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر چەند تەسبیح استغفر الله بکەم چەند تەسبیح صلوات لەسەر رسول الله صلى الله عليه وسلم بم کاکە چەند جار قل والله ئەحەدی تیا بخوێنم کە هەر سێ قل والله پێغەمبەر صلی الله عليه وسلم سوێنی لەسەر خوا وەکو ختمێک وایە سێ قل والله ئەحەد کە بخوێنی وەکو ختمێک وایە چۆن کە ئەت شەو نوێژی تیا بکەم چەندەی دوعا تیا بکەم چی داوا لە خوا بکەم چ تۆبەیەکی تیا بکەم لەم شەوەیە بەرنامە ڕێژێ بۆ خۆت کە کاکە زانە ئەم کاتەکانت چۆن تەرتیبەکەی ڕۆژەکەی تۆ زێبخەوەی استراحەت کە باوشەوە خەونە و باتەوە ئەم لاولا مەکە لەبەر خاتی کاسپێکی سەعاتێک کۆمانم پارێکی دنیای ئەو شەوە مەفەوتێنە فرسەتێکە دەرگای ڕەحمەتی پەروەردگاری تیاکرێتەوە هەموو شێ ئەم فرسەتە ئەوانایەتە پێشەوە لەم کاتانەیە خۆ بەرە پێشەوە مەلایکەتەکان چواردەوری زەویان گرتووە چواردەوری عەبدەکانە گرن کە زیکر و عیبادەت دەکەن بەڕادەیەک ئەمانە قاتیەکەن و ئەی بەنەسەر و تەسەوور ناکرێت لەبەر ئەوە ئەم کاتانەی پەروەردگار کە ئاوا ئەم عەبدانەی خۆی دەرگای ڕەحمەتیان لێکاتەوە دەرگای مەرحەمەت و لوتف و فەزلی خۆی بەسەر عەبدەکانە ئەکاتەوە فرسەتە فرسەت ئیستیغلالی ئەو کاتانە بکەن ئینسانی ئیماندار یەکێ لە صیفاتەکانی ئەوەیە متابعی کاتەکان ئەکات خوا سنگ بە کات دەخوا فەرمێ وەالعەصر ئین الئینسان لەفی خسر ئیلا الذین ئامنوا وعملوا الصالحات ئینسان هەموو لە خەسارە و مەنگەیە سنگ بە کات دەخوا بە عەسرە خوات بە کاتی عەسر خوات ئەو خەڵکە هەموو لە زەرەر مەنگەیە ئیلا ئەوانە نەبێ کەچی ئیمانیان هێنا و کردەوەی چاکەکەن کاتە محاولەکە ئەوەی کە متابعی ئەو کاتانە ئەکات هەیە بەس متابعی ئەو ڕۆژاناکە کە هەڵپەرچی تایە و گۆرانیە و ئاهەنگ لەکوێ و فڵانە گۆرانی بێژ لەکوێ دێت و لەکوێ کۆنسێرت دەکیرێ و لەکوێ نازانم ئاگای لە دین نییە هەشە بە دوای ئەو ساتە وەختانە گەڕێ کە ئەزانێت دەرگای ڕەحمەتی پەروەردگارەکرێت و تا خۆی بگێرێتەوە ڕەحمەتە ئەوێ خۆی بگێرێتە ڕەزامەندی ئەڵڵا ئەزانێم عومرە 52 ڕۆژێکە ئەم ساڕۆی کێ گرنتیایی تۆ ساڵێکە لەیلەتول قەدر بەسەرا بێتەوە کێ گرنتیایی تۆ ساڵێکە نۆمینەی حاجیان ببینی و عەرەفە ببینی لەبەرەوە ئەم فرسەتانە لە کیف خۆتان مەدەن خوای گەورە ئام چەندینە دوای کاکی برایەکێک لەو ئینانەی تر لای کەعبە کە تۆ چی بۆ عومرە چی بۆ حەج چاو بە کەعبەکەوێت ماڵە پیرۆزەکەی خوا لە نزیک ئەوێەوە سەری لە سوژدەیە لە دوعاکردنە ئەزانی ئەمانە چەند مهمن ئەو کاتانی کە دڵت ئاوا ئەکرێتەوە ڕێگەزانی هەزەکەی بە بارینی ڕەحمەتی خوا بەسەر دڵتا بەسەر گیانتا بەسەر ڕۆحتا ڕۆح فێنگە بێتەوە خەفەتەکانی لەگەڵ سوجدەکانتە هەموو هەڵەوەرێت ئینسانی ئیمانا کە سەرکاتە ئەو سەر سوجدەیە هەرچی خەفەتی هێلیا دایەدێت خۆی تەسلیم بەخواکە ئەڵێ خوایە من تەبەڕا لە حەول و هێز و قووەتی خۆمەکەم من هیچ دەسەڵاتێکم لێ خۆم ماوەتە دەستۆ خۆم تەسلیم بە تۆ کردووە خوای گەورە خۆت کێشەکانە بۆ هەڵکە تۆ بەڕاستی لە خوا بپارێنەوە دڵی لای خوا بێ ئاگال لە دوعاکانە بێ بزانە خوای گەورە چۆن هەموو کێشەکانە بۆ حەلەکات چۆن بەدەمتەوە دێت بە تایبەتی بۆ خەڵکی متەقی خەڵکی لە خوا ترس مهمترین صفاتی ئەهلی تەخواش کێیە هەیە کەلیمەی کۆتایی پێدێنم شتەکە بۆی بزانن ئەو کەسەی کە بە تەنیا کەس چاوی لێ نییە خۆی لە گوناح پارێزێ شەرم لە خواکات لە تەنهانیەکان و پەنهانیەکانە گوناح ناکە شەرم لە خواکە ئەو کەسێکی متەقی بزانن ئەو تەقوایەتە بێ وەڵڵا لە هەموو کاتێکە خوا دوعاکانی لێ قبوڵەکە لە هەموو کاتێکا بەدەمتەوە بێ ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب ومن يتق الله يجعل له من أمره يسرا هەچ کەسێ لە خوا بترسێ خوا دایمەی خوای لە هەموو دەردوو بەڵایە مەخرەجێک و دەروازەیەکی بۆ کاتەوە بۆی ڕزگاری بێت ئەوەی لە خوا بترسێ و تەقوای خوا بکە لە شوێنێکەوە ڕزگەدا بە عەقلیشانێ ئەدوێ بزانی متەقی دیاننا ئەو کە بە پێوانە ئەگەر کاتێک کەس لانێ خۆ بە تاقی تەنیا شەرم لە خواکەی گوناح ناکەیت بە تاقی تەنیا خۆت کاتێک کەس چاوی لێنێ گوناح ناکەیت تو متەقی لەو کاتانەشا کە تۆ کەس چاوی لێنێ ئیلا ئەڵڵا نەبێ خوا و لە بیر نییە بزانە تۆ لەوان بیت ئەوانەی کەوا بە غەیب لە پەنهانیە لە خوا ئەترسن شەرم لە خواکەن ئەوە باشترین و گەورەترین صیفەتی تەقوای خوا لەوانەمان بگەڕێ ئینشاءڵڵا داواکارم لە ذاتی ئەڵڵا عیبادەت و تاعەتمان لێ قبوڵ کە ڕۆژی مانگی ڕەمەزانەمان لێ قبوڵ کە دوعاکانمان قبوڵ کە شفای نەخۆشەکانمان بە عاقبەت خێرمانکە لە گوناحی خۆمان و دایک و باوکمان و خێزان و ماڵ و منداڵمان خۆش بێم داواکارم لە ذاتی ئەڵڵا عەذابی قبر و عەذابی جەهەنەممان لێ بە دوور بگرێت بە فیردەوسی ئەعلامان شاد کە ڕۆژی قیامەتیش لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فیردەوسی ئەعلا ببینی خۆی شادمان کە
بەداواکارم جاری کەش دەساتی الله ماڵە پڕ خێر و بەرەکەت کا و ڕزقی حەڵاڵیان باتێ و لە دەرد و بەڵا هەموو ناخۆشی بیان پارێزێ وصلى الله وبارك على النبي الأمي محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.